سڵاتان لەبێت لە ساحیل بەبەکم لە ئەستەمبول لە کەناری دەریا لەگەڵ یەکێک لە هونەرمەندە کوردەکانی باکووری کوردستان کە لە ئەستەمبول دەژیت لە ئەستەمبول دادەنیشێت بەرنامەیەکی جوانی ڕەمەزان دروستی ئامادەیە بۆیە بەرنامە لەگەڵ هونەرمەندان و کەسایەتیەکان دەکەین بۆ ئەوەی ژانی تایبەتی ئەوان بزانیت هەروەها پەیامە تەندروستەکانیش کە پەیوەندیان بە هۆشاری تەندروستیەوە هەیە لە ڕێی ئەوانەوە بگەێنین. ئێوار باش وای ئێوار باش کاشتەریف چاوانی باشم گەلێک سپاس مێرەبان هەستن چاوانن باشم و چاوانم باشن گەلێک سپاس بینەری ئێمە شەریف قەیران دەناسێت بەڵام بە کاک شەریف هاوڕەکەیمان پێ بناسێنێت. ئەرێ هەمیەت ستێرکی ناوە تورکیەدا گەلێک مەزنە ناوێکی گەلێک مەزنە سترامبێژە و گەلێک ئالبومەوی هەنە بەرهەمەوی هەنە کلیبێوی هەنە ناوێکی پڕ مەزنە هەمیەت و دەنگێکیزی پڕ مەزنە. تو گەلێک بخێراتی. Hoş geldin diyorlar. Hoş geldiniz. Siz de hoş geldiniz. ئێستا جارێ ماوێتی بێگومان بۆ بەربانگ تا بەربانگ گفتوگوی خۆمان دەکەین لە کاتی بەربانگیشدا فتار دەکەینەوە ڕۆژۆکەمان دەشکێنین و بێگومان بەردەوام دەمین. هون چاوانن؟ Gelek başın o gelem keyif başın esta ya em meyvanın ya un meyvanın. ئەم هەردەمی Em erdum meyvanın rastı. ئێستا پرسیارە تایبەتەکانی من دەست پێ دەکات. Bale. تەمەنت چەندە؟ Temen hemen çulu du. چلو دووە. Are. ئەو لە ئەستەمبول دەژی توانی İstanbul diyeceğim are. چەندە لە ئەستەمبول دەژی؟ Ben notu şeş Diyarbakır derketim. Bir su sey sal bir. خۆت بەرەچەڵە خەڵکی ئامەدی خەڵکی Ahmet, دیاربەکر are Ahmet Diyarbakır'ım ben. 23 ساڵە Biz de İstanbul edeceğim. دەست پێکەین Destek'im. گۆرانێکی زۆر تایبەتی زۆر خۆش کە لە باشوور ڕنگدانەوەی زۆری هەبوو سۆرگولە هی شەریف قەیران دەیڵێت ئێستا. Sorgül güla bahçane, sorgül keça kurdane, sorgül şire çiyane ah, sorgül amen. Sensin benim kaderim, Canım. sensin derdim, kederim. İsterse ölüm gelsin diyar diyar. Eller ne derse desin, vazgeçemem benimsin. Başım alır giderim diyar diyar. Saat koş. Bravo. Spas öğrenci. کا شەریف تو چن ساخی نینە شکۆ چن ساخی نەخۆشی Na, نینە na. چێکە پێ دەوریت کەیە ساڵانە Valla 3 sale muha ihmal kire, 3 sale ne kirdim ha. Lazım ez bikim. پشتی چلی لازم زیادەتر بکەیت لازم شەشمە Şaşmayın da carik lazım check up. Ya benim 3 sale muha gelek ihmal kirdiye. Lazım bikim. باش ناتو چەندە؟ Bejnamın yek 68. و وەزن وزن زي دبيم مخن زو تماشا نكري دبيم يا اوزي دبيم هفتو سيام شێک زێدەیە اري نه تو گەلێک تخۆی خارن حاسكم برام وكي هر كردا گوشت خارن. بي گوشت خارن نابه برا گوشت ايمان كردا خارنا کوردی اري خارن كردي زور حازم لي يعني چ خارنە دو مثلا من Saralım mı bunları? اري صار دبي فرما بەێ Çok üşüdüm ben. دو مثلا من سحوري اخوار ام ترشيك دبنجيرا بله. ما ترشيك خوار شلە ترشيك دياربكر ها ترشکا دیاربەکر علي فەرقە فرقه يعني تدا گوشت هي فرنگ هي بله، بله. بالیجان هي و بيبر هي بيبر ترجه هي کاک شەریف بله برا من کلیپە کاتوودا اري تو پێنجێ جارە جلێن خۆ گۆری گەلک بوو ئەس نزانم چێن بوو تو گەلک جلوبەرگی خۆت گۆری اري کلیپدا لاف كل او كليب دا وصا چه بو استا مثل خو گله غاتيه گوراندن استا دو جل اوكي. بري برا ام حج ذكر يا بيجلزيلو خاكم زاني خوش بو او دمكي خوش بو اري هاولرجي عقيده هاولرجي عقيده هاولر مسكن شرا دوو شار بۆ من پێناسەکە بۆ من تعریفکە اري ئامەد ولي هەولێر قالك نيزي هبل
Gelek nezi hevin. Gelek nezi hevin. Çawa? Yekem kültür gelek nezi hevin. Biraderi dosti gelek nezi hevin. Mesela Diyarbakır'da işte gosaya mesela meyvan ki de der ve be ve ardı illa hazlake biçi fındık kitap bine ben. İlla em biçin mala xo. İlla em biçin mala xo deme. İlla bir de xwardine ki mala xo da haz ke bir de meyvan kirdin. Birç qal'a hawleri qal'a Diyarbakır. Yani dil yek, zaman yek, yani her du şar yek velat, yek zaman, yek insan. Berivanım, berivanım, boynu bükük dağ ceylanım. Ah berivanım, berivanım, ez aşık eteme brindarım. Yeni yazdım. Bingol şavti mecnumane. Megri megri, daye megri. Asker ketye navgundame. Negri negri. Baba ne demek? Bao negri. Bao negri. دەچینە پێشەوەی یەختەکە ئەم چن ئەوەن تەرەفتا گەدەچەیس Evet. Hem de Çin'e پێشێ peşe. زواره صبرم قدیا زواره عقلم سکنیا زواره جان به تنابه یار به تنابه یار به تنابه پرسەکە دیا من ژتە هەیە تو سپۆرت کی برای من فوتبol dileyiz. فوتبۆل Futbol dileyiz. کیژان مرکزی Merkez ama santrfor sol açık. Yani Aliye Çepe. Haft numara. Evet. تو چەپانی Çapanım evet. ئۆکەی Evet. دەریا لە ڕووی تەندروستیەوە بێگومان سوودی زۆری هەن دوو سوودی سەرەکی دەریا سوودی جەستەیی و سوودی دەرونین سوودی دەرونی دەریا و ئاو بەشەیەکی گشتی ئەوەیەکە جۆرێک لە بانگە Banga. بانگیش فەرموو Hadi geçelim. باسی دەریا دەبینە ئەولا دوای بانگ Allah kabul etsin. Allah razı olsun. Hadi kabul bike. خدای قبول بکە لەبەرەوەی بانگی فەرموو کاتی خواردنە ئەوانە بیر بچوو باسی دەریاکەتان بۆ بکەم دەریا سوودی دەرونی و جەستەیی هەیە بێگومان دەرونیەکە ئەوەیە کە جۆرێک لە حەسانەوەی دەرونی جۆرێک لە خاوبوونەوەی دەرونی دەبەخشێت لە ڕۆ جەستەیەکەشەوە بێگومان سوودی زۆری هەن بە تایبەت ئاوی دەریا سوودی بۆ پێست زۆرە بێگومان بەنامەی کتابەتی نۆڕیمان لەسەرەوە کرد کاتی خۆی کە بە وردی هەموو سوودەکانیمان ڕوونکردنەوە بۆ کەسێک کە بتوانێت دەریا زۆر گرنگە بتوانێت سەردانی بکات جار ناجارێک بێگومان بۆ کەسانێک کە دەتوانن چونکە دەریا سوودی زۆری هەیە روژه شکی خوشه تایبت مرد قیمتا هرچی زانه قیمتا آب زانه قیمتا خوارن زانه demek ki خوارن جیانه داشت bu insan çıkar gringe ئەم پیچەکە سەر خارناتوو باخی بله
تشتێت خۆی داری بله ڕەمەزان بله بله تخم تخم تێشتەکە باش باش. چت خۆی تێشتێدا پنیر زیتون هەنگف ماست هەڕۆ هەڕۆ هێک ئۆکەی نیڤڕۆیاندا نیڤڕۆیاندا بریتر کەباب دخم ئێوارە ئێوارێ خواردنێکی مالێ دخم یعنی برا حەز لە برنجێ دکم برا سەعات چەند دنوی نوستنا من gelek درنگە ساعت 3 ساعت 4 ساعت 2 سەعات چەند ڕادبی ساعت 8 جارێک ڕادبم شتێک ناخۆم ساعت 12 پاش خواردن دخم بەێ بێگومان لای تەندروستیەوە دەبێت ئەوە بڵێن کە زوو خەوتن ئەرێ بێگومان تەندروسترە درەن خەوتن خراپە چونکە جەستە ئەرێ. پێشکت بە تەواوی ڕاستە. ناتوانێت ئیسراحەتکە و ئەمە وات لە دەکات کە زووتر پیر بی خەوتن دوو بەشە ئەگەر بۆ نمونە لە 11 بۆ 2 ئەرێ. خەوی ئەرێ. لە 2 بۆ 6 ئەرێ. بۆ نمونە بەشی یەکەم و بەشی دوم دابەش و بەسەر بڵێ. جەستە و مێشک ئەگەر هەردووکی بە باشی بخەوی هەردوو بەشەکە ئیسراحەت دەکەن بەری کۆم چینە سپۆرێ سترانێکی بۆمە بێژن و هون گەلێک حەزێتکەن تو ئەفژی Söyleyemem derdimi kimseye. Ayar, ayar duymasın diye. چند روژه چند شوه خوامن نایه جمره وینیاته واسکت ماتایه چند روژه چند شوه واسکت ماتایه جمره وینیاته واسکت ماتایه جیانم خلاص بو روژم تاری بو دست قدیم Oh, canım benim, oh! ندبینم روژه مامون ویرانا ندبینم روژه ایال بیاشالا ندبینم ندبینم بزارم مرجی خو نبینم ای کاجی یەکەم هەنگاو بێگومان لە وەرزش خۆگەرمکردنەوەیە خۆگەرمکردنەوە بۆ ئەوەیە کە هەموو ماسوولەکانی جەستت ئامادە بن بۆ ئەو وەرزشەی کە دەیکەی مەرج هەر ئەوە نییە کە کالۆرێکی زۆر پسووتێنی زۆر گرنگە کە دەست بە گەرمکردنەوە بکەیت جەستت گەرمکەیتەوە بۆ ئەوی ئامادەبی بۆ وەرزش کە خۆت گەرم کردەوە ئەو کاتە هەر وەرزشێکیش بکەی سوودی زیاتری لێ دەبینی وە لە کەشەنگبوونیش دوور دەکەویەوە لە تەشەنوت. هاولر لوری کدایکم هاولر خیری نظارو کن هاولر کل چاوی بکن هاولر خوشه برا هەولێر گەلێک خۆشە. ساڵکی نەچمە هەولێر بخێر جەژنێ بخوازم بێمە هەولێر ئینشاءالله تو گەلێک خێراتی. ما بخێرا بێ برام سپاس هەرگاوە کوتوبی کوردستان مالەتێ. ماڵامەیە الحەمدولله خودی کێماسیە کوردستانی نەدا برام کاشەریف ڕۆژانە وەرزش دەکەی ئێستا؟ والله برام من زوودا بەرزش نەکردیە کێماسیەکێ گەلێک مەزنە بۆ من کاتێ من تنەز گەلێک تژە من کاری ستودیۆ هەیە ئێستا پرۆدکشن دکم کاری پرۆدکشنە دکم
تقريبا 6 هنرمند ناف برودكشن من کار دکن و از هم کار استودیوی وان دکم سترانی وان چه دکم کلیبی وان چه دکم سیدی وان بلاو دکم هنی همو خیر دستی مدا در باز دبش بروی گلک تجمع یا بری ابرو چتی که خوش بو اون هاتن انشالله ابرو پیدا از دست که سوس دلمت ده دکتر سوزی که کردستانی دلمت ده دست که ورزشی بکن بۆ هونەرمەندێکی وەکو کاکشەریف بۆ هەموو کەسانی کە سترێسیان هەیە کە کاری ڕۆژانە فشاری دەرونی زۆری لەسەر دروستکردوون سترێس کۆرتیزۆڵ بەرز دەکاتەوە یان کۆرتیزۆڵە کە هۆکاری دروستبوونی سترێسە تاکە شت کە کۆرتیزۆڵ دادەبەزێنێت وەرزشە بۆ هەموو کەسێک گرنگە کە وەرزش کات بێگومان وەرزش دەبێت بەشێک لە ئەمە پامی ڕەمەزان دروستیە لەبەرەوە ئێمە باسی خۆراک دەکەین لەبەرەوە ئێمە باسی وەرزش دەکەین لەگەڵ کەسایەتیە ناودارەکانی کورد ئامانج پامە تەندروستەکەیە بێگومان ڕاستە ژیانی کەسە بەناوبانگەکانیش کەسایەتیەکانیش دەزانین وردەکاری ژیانی ئەوان دەزانین بەڵام ناوەخنی ڕەمەزان دروستی پامە تەندروستیەکەیە وەرزش خۆراک خەوتن ستایلی ژیان بە شێوەیەکی گشتی تسمع عن كوا دەکەفتی لا شوف geçtim doğuke Bahçe biçim Zaho İbrahim Halil وباكر خلاص ئەم بزبڕی سلێمانیە بزر سليماني biçim سليماني كوجم ديارة سليماني زور خوشة سلێمانی آره گەڵان سلێمانی أوه، گەلک. سلێمانی پڕ حەزکە كويزي خوشة کۆش خۆش چای سلطان گەلک زانم شارەزامە سلام رئيس خلقي زاهو خلقي سليماني خلقي دهوكي سميلي هوليري هەڵەبجە حلبشة كاكوك ڕافەڕین أري جەرکوب سنة هەمی باشووری مەهاباد. کوردستانی و ڕۆژهەڵات و ڕۆژئاوای همو کوردستانی و هرچا پارچه باکووری کردستانه